پێشەنگای کارە بچووکەکانە ئەم پێشەنگایە پردێکی پەیوەندیە لە نێوان هونەرمەندانی کورد لە سلێمانی و هونەرمەندانی عێراقی عەرەب کە بە تایبەت ئەوانی لە بەغدان و زیاتر لە 38 هونەرمەند تێدا بەشداریان کرد و 6 کوردن و باقیەکەی تریان لە بەغدادەوە هاتوون و وەک خۆیان ئەڵەم پەیامەکە لە پشتەوە گەیاندنی ئاشتیە لە ڕێگای هونەرەوە وەکمان کردو بەنجام گەیاندنی ئەم جۆرە پێشانگەیانە وەروە تێکەڵکردنی کللتور و هەروە ناساندنی بەشێک لە شێوەکاران بە شێوەیەکی گشتێمە بابەتێکی زۆر گرنگە کە بتوانرێت لە نێو شاری ڕۆشنبیریە تەواوی کارەکان نمایش بکرێت و ئەم ئێوارەیەش پێشانگەی کارە بچووکەکان لە شاری سلێمانی کە بۆ کۆمەڵێک پێشێوەکاری عەرەب و کورد کرابەوە نمایش کرا. ئەم پێشانگەیە کاری هاوبەشی نێوان هونەرمەندانی عەرەب و کوردن کە لەلایەن گەلەری برۆنز پێشنیار کراوە لە سلێمانی لە هۆڵی مۆزەخانەی منەسوورەکە بکرێتەوە کە خاوەنی گەلەری برۆنز عالی عەبدێ و ئەم گەلەریە یەکێکە لە گەلەریە گەورەکانی عێراق لە بەغدا و سەرپەرشتیاری پێشانگەکە لە سلێمانی لەلایەن محەممەد فەتاحەوە کراوە و 38 هونەرمەند تیایدا بەشدارن کە 32 هونەرمەندیان عەرەبن و 6 هونەرمەندیان کوردن و کارە هونەریەکان قەبارەیان بچووکە لە نێوان 30 بۆ 40 سانتیمەتردان و مادەکان جیاوازن لە ئەکریلیک و بۆیڕۆن و پاستێل پێکهاتوون و 80 تابلۆ نمایشەکرێت. ئەم هەنگاوەش پردێکی پەیوەندی نێوان هونەرمەندانی کورد و هونەرمەندانی بەغدای و پەیامی ئاشتی و هونەر دەگەیەنن.